کە باس لە بەشداری سیاسی ژنەکەی ئەمەیەکێکە لە کایە گرنگەکان چونکە کێشەی ژنان کێشێکی سیاسیە ینی بە سیاسی ئێمە پشتگوێ ئەخرێن بە سیاسی ئەکرینە پاشکۆ لەبەرەوە کاتێک کە ژن بەشداری سیاسیەکە و لە ناو حیزبێکی سیاسیا کارەکە بتوانێت بۆ یەکسانی کار بکە هەم لە پەیڕۆ پرۆگرامی و حیزبەیە هەم لە هەموو چالاکیەکانی حیزبە لەگەڵ پەیوەندی لەگەڵ حیزبەکانی ترە ئەگەر ژن لێرەیە سەلامەت بێ بتوانێت وەکو پێویست لە پێگەکانی بڕیاردانابێ ئەمە گرنگی زۆرە بۆ کۆی ژنان چونکە کاتێک کە تۆ ژنێکە بینی ئەبێتە سەرۆکی پەرلەمان ئەمە بەرەو پێشچوونێکە بۆ ژنان ژنێکە بینی ژنێکی وەزیرە سەرکەوتووە ژنێکە بینی پەرلەمانتارە سەرکەوتووە ژنێکە بینی مدیری دائیرەیەکە سەرکەوتووە ئەمانە هەموو وات لێکا کە ئەم پێگانە بەرەو پێشەوە بڕاو ژن وەکو خۆی زۆر بە ئازادانە و ئازایانە لەم پێگانە بێ بەڵام بەداخەوە حیزب سیاسیەکانی ئێمە نەخێر بەم شێوە کار ناکەن هەم چۆنەڵی بەرنامە یاخود لە ناو حیزبەکانە بەرنمەیەکیان نییە بۆ ئەوەی کە ژنی تیا بپارێزرێ بە پێچەوانەوە ژنان زۆربەی کاتەکان لە ناو ئەم حیزبە سیاسیانەیە ئەگەر بیانەوێ دووری بخەنەوە تانەلیان لە شەرفی تانەلیان لە ئەخلاقی ئەم ژنانە کەواتە تۆ ژن لە هەر جێگەیەکە کارەکە هەمیشا ترسێ قسەیەکی بۆ دروست نەکرێ ئەمە قورسە ئەبێ ئێمە کەی ئەمانە تێپەڕێن ئەمەش وەکووتم بەهێزی کەسانی لیبرال بەهێزی کەسانی علمانی بەهێزی کەسانی مەدەنی کە پیاوان بن کە ژنان بن پێکەوە کار بکەن لەم پێگە سیاسیانەیە تا بتوانن ڕۆژی ژن بەرەو باشی اینجا یاساژ زۆر گرنگە کە باسەکەین کە کاتی ئەو یاسایانە پاڵپشتی منی ژنەکە بۆ نمونە حیزبە سیاسیەکان کاتی خۆ یاسای حیزبە سیاسیەکانمان دەرکردی ئەمە بەڵام نەمانتوانی لە ناو یاسای حیزبە سیاسیەکانە بیچەسبێنین لە 125 ئەبێ لە جێگەی بڕیاردانابن ڕاستە لە 125 لە ناو حیزبە سیاسی ئەبێ ژن بێ بەڵام لە جێگی بڕیاردانەکە من خاوەنگی بڕیار بم ئەوە لە 125 وایە ئەو کاتە ئیجبار و لەسەر حیزبێکی سیاسی کە ژنان بخاتە جێگەی بڕیاردانەوە ئاخر ئێمە باس لەوەکەین کە کاتێ ئیسلامی سیاسی دەسەڵاتەگرێ بە سەر پێگەکانە و حیزبە سیاسیەکان کە خۆیان بە لیبرالی و مەدەنی و سۆشیال دیموکرات دانن ئەمانەش بە هەمان عقلی پیا و سالاریەوە ئەوان تەئسیریان تێکە ئەمە واکە ئەوان دەسەڵاتیان بەرزتر بێ دەسەڵاتی کەسانی مەدەنی زۆر کەمە بێتەوە چونکە هەموو حیزبانێکی ئێمایان بینین کەسانێک نین لە زووترانە ئەتوانم بڵم لە نەوەتەکانە لە بیدایەتی 2000ەکانە حیزبە سیاسیەکان باشتر کاریانە کرد بەس ئێستا کەوتونەتە ژێر کێفی حملەیەک لە ئەتوانم بڵم حیزبی سیاسی ئیسلامی ئەتوانم بڵم کە کاتێ ئێمە باسی جێبەجێکردنی یاساکەین لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن یاخود لە ناو دەسەڵاتی دادۆریە ئەوە دیسانە ئەو بۆ چوون و ئەخڵیەتەیە کە کاتێ دادۆرێک چۆن کار بە یاساکاکە چەند قەناعەتی پێیەتی ئەگەر وشیاری تەواوی هەبێ بە یەکسانی مرۆڤەکان بە یەکسانی ژن و پیا ئەو کاتە لە کاتی جێبەجێکردنی ئەو یاسایە ڕێز لەو هەموو زوو بارودۆخە خراپە ناخۆشە ئەگرێ کە ژنێک ڕوبەڕۆیە بێتەوە کە ڕوبەڕووی تومتیژیە بێتەوە لە ماڵ ناتوانێت بێتە دەرەوە ئەو نایەکسانی لە ناو ماڵ ئەبێ هەمیشە من هەروام و تۆڵم کاتێ دادوەرێک دانیشێ بێ قەناعەتی تەواوی بەوە بێ کە ژنێک کاتێ ئەچێتە دادگا دوای ئەوەی کەزا هەزارها جار لێدانی خواردووە تومتیژی بەرامبەر کراوە ئەو تاریخە قورسی قبول کردووە اینجا لە کۆتایە تەحملانکە و ئەچێتە بەردەمی دادگا لەبەرەوە ئەمانە هوشیاری تەواوی ئەوێ لە ناو کۆمەڵگایە کاتێک کە ئێمە ئەچینە ناو پەرلەمان حیزبی سیاسی ئەچێتە ناو پەرلەمانەوە کوتلە سیاسیەکان کوتلەی پەرلەمانی دروستەکەن ئەو یاسایانەی کە دەرەچێ ئەوان نتوانن ئەوانەی کە ڕێژیان زۆرە توانن دەنگمەن بە یاسای باش بەر لە ناو پەرلەمان بۆ ئیدەر بچێ کەواتە ئەمانە تەئسیری گەورەیان هەیە هەم لە جێبەجێکردنی یاسان چوار و حیزب سیاسیانە نێوازانین هەموو ئەم هەرێمی ئێمە بە محاسەسە پڕبۆتەوە ئەبێ کەسەیەکێتی بێ پارتی بێ گۆڕان بێ چی بێ پێکەکان وەرەگە ئەکیت بەرنامەی ئەو حیزبەیە کە جارێکی تر لەو پێگانەیە جێبەجێیەکە ئێمە ئەوەیە کە بە تەئکیدی نابێ بەدەنگین ئەبێ ئەگەر لە جێگەی یاسادانانابێن ئەبێ کاری جدی بکەین بۆ ئەوی ئەو هەموو نادادوەریە یاسایەک کە هەیە باسی لێ بکەین و ئەو کارانی کە بە بەردەوامی لە ڕێگەی وەرکشۆپەوە تەوعیەی عامەوە بێدەنگ نەبوون بێ لەسەر هەموو ئەو نائەدالەتی کە لە ناو کۆمەڵگایە هەیە هەڵبەتە بارودۆخی ژنان لەم پارچەی کوردستان بارودۆخێکە وا ئەخوازێ کە چەندین لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر بکرێت دەیان دەستکەوتی زۆر باش هەیە دەیان دەستکەوتی گرنگ هەیە بە نسبەت ژنانەوە بەڵام
هەجمەیەک یاخود هەڵمەتێکی ناوزڕاندن هەڵمەتێکی ئازاردان شکۆشکاندنی ژنان هەیە کە بە سپۆنسەری دەوڵەتانی دراوسێ بەڕێوە ئەبرێ ئێمە ئەزانین کە دەوڵەتانی دراوسێ دەمێکە لەسەر باری ئابووری ئێمە لەسەر باری کۆمەڵایەتی ئێمە لەسەر کۆمەڵێک بەشی کایی ژیانی ئێمە کاریان کردووە یەکێک لەو کایانە کایی کۆمەڵایەتیە بینیمان هێرشێکی زۆر بۆ مەسەلەی باری ئابووریمان هەبوو و هێرشێکی زۆرمان لەسرە لە ڕووی عسکەریەوە هاوکات لەگەڵ ئەوەیە مەسلەی مادەی هۆشبەر کە بۆ بە یەکێک لە مەسەلە ترسناکەکان وازەح و ڕوونە کە لە یەکێک لە دەوڵەتانی دراوسێەوە بە ئاراستە ئەمەش بە هەمان شێوە بوو بە ئاراستەی دەوڵەتانی دراوسەیە کە هێرشێکەکرێتە سەر ژن و دەستکەوتەکانی لەم ناوچەیە بە تایبەتی دوای ئەوەی کە ژنانی ئەم ناوچەیە پشتگیری شۆڕشی ژینیان کرد لە ڕۆژهەڵات و ئێران بەگشتی لەبەرەوە ئەمانە شتی چاوەڕوان کراون ئەمێنێتەوە سەر ئەوەی تا چەند گرنگە ژنان خۆڕاگر بن لە بەرامبەر ئەم هێرشانە یاسای زۆر باشمان هەیە بەڵام جێبەجێکردنی باشمان نییە کواڵەتی یاساکانمان لە شەرقی ئەوسەد تا تەسەورەکەم هیچێک بێ لە یاسا دیارەکان بە تایبەتی لە بەرامبەر مەسەلەی تونند و تیژی و کوشتن بە بیان و شەرف بەڵام چۆنێتی جێبەجێکردنەکەی لەبەرەوەی لە شوێنێکەوە بە شوێنێکی تر ئەگۆڕێ دەستڕاگەشتنی ژنان بە دەستگا قەزایی و یاساکان و پۆلیسە ئەمە ئاستەنگی گەورەیان لە بەردەمایە هێشتا ئەم ئاستەنگیانەمان نەتوانیوە تێپەڕێنین بەڵام گرنگ ئەوەیە کە بەردەوام بین بۆ ئەوەی کە بتوانین کە بەیەکەوە ئەو ئاستەنگیانە تێپەڕێن هەموو ساڵەکان بەڕای من بە پێی ساڵەکە و بە پێی ئەزمون و بە پێی پێداویستی ساڵەکە کۆمەڵک کاری زۆر باش کراوە ئەوەی ئەم ساڵ ئەکرێ بمانێ و نەمانەوە کاریگەری شۆڕشی ژینا هەیە بەسەر هەموو ناوچەکانەوە بە تایبەتی ئەم دەوروبەرە و بمانەوە نەمانەوەی کە وەک گوتم هێرشێکی زۆر و گەلە گۆمەیەکی زۆریش لەسەر ژنان هەیە بۆیە ژنان ئەبێ ڕوبەڕوو ببنەوە بەڕاستی